کاکە من لە دوونێکەوە دەفتەری قەرزەکانم هەموو سوتان ناوی توش تێدایە لە ئێستاوە من گەردەنتم ئازاکر گەردەن خۆش و ئازابیتم تەماشام کرد ئەوەی فەقیر بوو مردی تێدا بوو زندی تێدا بوو هەر هەمووی بڕیارمدا ئاگرە شتێ بەردەم بەس لێرەوە دەرێم ئەوەی ڕەشم کرد ڕەشکرد لە دەفتەری خەتم لێدا بوو سوتاندم کە سوتاندم لە دلی خۆشم گەردەنی مازا کردیە من هەر لە دەفتەران تقریبا ئەوە بە قەلەم و دەفتەر 48 ملیۆن و 700 هزار بوو مایە هێشتان زەرسەی دووەم مایە ئەوە چەند دەفتەرم مایە هەمووی دوای یەکلا دەکەم و تەماشا دەکەم چکە هەیە مانگانەمە ئەوە لە گەیزدانیە بەس ئەوەی کە فەقیرە یانەوەی ئەو لە گەیزدانیە ئەم کاتتان باش بینەرانی پایتەخت میدیا لە قەزای خەباتین ئازاد بۆتانی کەسێکی دیارە لە قەزای خەبات خاوەنی چێشخانە و مارکێتیشە هەڵساوە سێ دەفتەری قەرزی هەبووە هەمویانی سوتاندووە ئەو سێ دەفتەرە هەموو لێخۆشببوونی بۆ هەمویان دەرکردووە کە چەند قەرزێکی یەکجار زۆر بووەوە لە بەرنامەیدایە لێخۆشببوون بۆ چەند کەسانێکی دیریش دەربکەوە چەند دەفتەرێکی دری قەرزی بسووتێنێ کاک ئازاد ئەگەر پێمان بڵێ چۆن بوو بڕیارەدا ئەم کارە بکەین خێر بێ سەرچاوم کاک بۆتان چای منم لای کاک بۆتان تەماشام کرد ینی شتێکی وا بکەم هاوکاریە کە بزانم چێ کو هاوکاری ئەو خەڵکەی بکەم یعنی تەماشام دەکرد لە ڕووی داراییەوە زۆر 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 بێحال بوو هەستام تەماشای دەفتەری قەردیم کرد 2014 و 13 شتیایە تەماشام کرد ئەوەی فەقیر بوو مردی تێدا بوو زندی تێدا بوو هەر هەمووی بڕیارمدا ئاگرە شتێ بەردەم گەردەنی هەمووشیان ئازاکەم گەردەنیشان خۆش ئازابی هەلێرەوە دەرێم کە ئەوەی قەرزارم بیدەزانیتن دەبین کە ئەو لەو بەرنامەیەوە پێ دەرێم لە مایکی پایتەخت هەستام ڕاست کردمە ئاگری ماسی سوتاندم و دووەمیش شتی تر تێدا بوو ینی لەوەندەی تقریبان 20 نەفەری تێبوو هەمووی مردوو ئەمن لە دلی خۆم گەردەنی مازا کرد بەزە هەبوو ڕەشم کردبوو هەبوو ڕەشم نەکردبووە بەس لێرەوە دەرێم ئەوەی ڕەشم کرد ڕەشکرد لە دەفتەری خەتم لێدا بوو سوتاندم کە سوتاندم لە دلی خۆشم گەردەنی مازا کردیە من گەردەنی مازا کردیە لەبەر ئەوەی بێموسەییە و خەڵک باری دارایی زۆر زۆر خراپە زۆر زۆر خراپە لەو دەفتەرانەی سوتاندت هیچ ناوێش کرد لێ دەرهێناوە هەر لە دەفتەران تقریبا ئەوە بە قەلەم و دەفتەر 48 ملیۆن و 700 هزار بوو وڵات زۆر هەیە ینی زۆر نامایل و نردیمە تازەت و بینیت کە چەند نەفەر نامایل و نردیمە دەستخۆشی لێ کردیمە قەرزارم بووە کابرای قەرزارم دەستخۆشی کردیە ئێستا تو هەر لەوەی تەماشات کرد 50 نامەم لە هاتی لە ماسنجەری لەوەی تر لە هەمووی ئێستا ژەر لە هەر تەماشاکەم هەزۆری تایە تقریبا ئەو سێ دەفتەرەیە دەکات چ قیاسە نەفەری تێدایە ئێستا بما بە سوتاندیتم نەکو هەموو پیشاندیدا و دووەمیش مایە هێشتان زەرسەی دووەم مایە ئەوە چەند دەفتەرم مایە هەمووی دوای یەکلا دەکەم و تەماشا دەکەم چکە هەیە مانگانەمە ئەوە لە گەیزدانیە بەس ئەوەی کە فەقیرە یانەوەی ئەو لە گەیزدانیە دەست پێ دەکەمەوە چین ئەوانەی ئەو لێ خۆشببوونە نایانگرێتەوە بە قورآن هەندێکم هەیە مانگانەیە ڕسمیە با برێم حکومیەوە ئەوە لە گەیزدانیەوە ئەوەی دیش کە مەدەنیە لە ماڵێتی وعدمدا لە هەر هەمووی خۆش بوو ئەو دەفتەرانە تێدا بۆ کەسی هەبوونیشی تێدا بووە کەسی هەبوونی تێدایە کەسی مەدەنی تێدایە کەسی هەر هەموو نەوعەچ تێدا بوو ئەرێ وەڵڵاهی نەفەر هەیە عەقدن سەیارەی لە بنە عەقدن خاینی هەیە یعنی شتی کولێ وایە بەس من ڕا بڕیارمدا هەمووی پێکەوە پەیامت چیە لۆ خەڵکانی دیکە ئاگازت ئەوانەی بەس نییە مارکێت و چێشخانە نمونە ئەوانەی خانوویان بەکرێداوە ئەوانەی دوکانێکیان بەکرێداوە پەیامت چییە کە هاوکاری ئەو کەسە بکەن کە لە کرێیاندا یان هەر شوێنی ئاسایی مەدعەم و چێشخانەش بێ بە قورآن ئێستا کە من نەفەر لۆ نمونە دوونێکە دونیایەتێکن ئەمن دەرێ وەڵڵاهی 3 مانگە پارەی مەویلدەم نەدایە کابرا هاتیە لەسەرمی دەبڕیتن بە منی گوتی کاکە لەسەر دەبڕم بە بەڕاستیت بلێمێ یعنی با قسەکەی بیکەم کە لە بە هیچ نالێم خۆش شایە یان شتەکەت پێ هینا ئێدە وەڵڵاهی گوتمێ چەندە گوتیەوە دەگوتمەوە پارەکە بڕۆ بیدێ گوتم هەر دەمایش هەر سەرە مانگەچی هات هەتا معاشت دێت معاشخۆری بزان هەتا ئیشەشی دەبینەوە هەرم سەرە مانگە وەرەکەن ئەمنم پارەکە دەدەمێ یانە داواکاری خەڵکی دیژ هاوکار بن وەکو تۆ هاوکاری خەڵکی دی بە قورآن ئەگەرەوە بکرێتن هیچ نییە بەخوای هیچ نییە من ئێستا ئەوەندەم سوتاندووە من لە کاتێکی زۆر نزیک زۆر لەو نەفەرەی دەستکورتتر بووم محتازتر بووم
چکە نەبوونی شتێکی زۆر ناخۆشە بەڕاستی بڵێم بەڕاستی یعنی خاستەن ساحب من داربی ئەوەبی داوا لە کرێخانەکان دەکەم مۆلیدەکان هەر کامان بیت یعنی شتێکی ئەوها بکات کە دلی کابرای بەخوای دنیای هەموو دەینیت بەخوای ماری دنیای هەموو دەینی ئەتو ناگەی بەوەندەی 20,000 30,000 50,000 قیمۆلی دەی بەس بەخوای لۆ کابرای گەلە زۆر لۆت ناکە هیچ من ئێستاکە 48 ملیۆن و 700,000 ئێسوێن بەو خودایی یعنی هەتا بری لە دنیا من درم خۆش بۆ بەڕاستیت پێ بڵێم خوا لەو دوێ دڵخۆشی دامێ با بەڕاستیت بێمێ یعنی ئێستاکە هیچ تەئسیری لە من نەکرد هیچ تەئسیری لە من نەکردیا مردم پێم شکا دەستم شکا نا کاگازات تۆ بەردەوام ئۆفەر و شتی دیدی هەیە هیچ شتێکی ترت تایبەت هەیە لۆ ئەو خەڵکی هەژار و کەم دەرامەت بەرێ من ئێستاکە بابرم لە مەدعمی ئێستاکە داشکان زۆر نەفەر دەرێتن من حەزم لێیە کاکە بێم بیخۆم ماسیم هەیە تو ئاگاداری لەکنە من ماسیم هەیە داشکانم کردی بابرێم کابرا هاتیە دەرێتە من بەس ئەوەندا هەتا معاشەکە دێ و داشکانەی گوتم وعد بیتن معاش هات هێشتان بینمە خوارێ ئەگە بە زەرەریش بیتن وعد بی ئەم لێرەوە پێ دەرێم هێشتان دەهینمە خوارێ بەس دەبەرەوەی کابرات بێ بخواتن جگەلەوە زۆر جا بە ئێمە دەڵێ مەسن چێشخانە لە سەر ڕێگایە زۆر کەس دەڵێ ئەوەی هەپارەی نیە بە پارەش نەدا و بە بێدەنجی بخوا و بڕوا بەخوا پێم گوتیە لە مەوادیش ئەتوو بەخۆ دەزانی نەفەری فەقیر دیارە ئەوەی کە بێژ با برێم دەرێتن باش خراپ تێکەرێک دەکات ئەوەی کە تەمشا دەکەم با بێتن فەقیرە وعد بی ئەمن نەک خواردن ئەرزاقشی بەلاش بدەمێ وعد بی من ئەرزاقی بەلاش بدەمێ وعد بیم بەلاشی بدەمێ من ئێستا کە نمونە دونێکە لە مەدعەمێ نەفەر هاتیە مەدعەمی عایلەکەم نەعایلە هاتووە گوتی کاکە سەعات چەند بوو 10:11 شەو بووە هاتیە گوتی وەڵڵاهی هیچ برسیم نییە پارەشم نییە بەس گوتی وەڵڵاهی لە مالێ هەها سارق چوو سارق هات موچە هات موچە چوو گوتی بێزار بوون تووشی نەخۆشە نەفسی بووی گوتی با بڕۆ نەدەرێت جەوە چ بگۆڕین وەڵڵاهی لە بە هیچ نارێم گوتم دانیشە بە کاملەوە پێشوازیشم لێ کردیە گوتم ئەمنش مەمنونم یعنی ئەو شتانە دەرێم لە بە هیچ نارێم بەس با کەوەی هەیتی بڕکاتایەوەکەی تر بکاتنیش هەر نەرێ بە کابرە بلێ کاکە معاش یان حکومەت و کاکەوە ئێستا و حالەیە هەتا چا دەبیتم با خەڵکەکەی ئەوەی کە هەیتی کەمە یارمەتی فەقیرەکەش بدە لەنگە کەسانێکی زۆر لە ڕێی پایتەخت میدیا ئەو چاوپێکەوتنێت ببینن یعنی ئەگەر بڵێن ئەمە و چاوپێکەوتنەمان بینیەوە هاتینە میوانداریان دەکەی لە خزمەت داما ئەوەی دێتن وعد بیتن چی دەخوا چی دەبات لە خزمەت داما وعد بی ئەمن بە بەلاش بیدەمێ وعد بیم بەلاش بیدەمێ دەست خۆشبی بەس دەمانێت بزان ئێستا ئەو دەفتەرانەی ماوە لە بەرنامە چەندی ترە لە بەرنامەتەکە بیستێنی بە قورعان ئەگە بکری ڕێم پێ بدە بسوڕێمەوە بەس ڕێم پێ بدە بسوڕێمەوە کاک بۆتان ئەوە دەفتەرێک ئەوە 2 ئەوە 3 ئەوە 4 ئەوە 5 ئەوە 6 کاک بۆتان بەس ئەوە 5 ملیۆنی تێدایە 5 سەری ئەم دەدەمێ 5 و سەری تایە ئەوە لە بەرنامەمە ئەوانە هەمووی جەردکەم تەمەشای کەم کە ئەوەی حکومیە سەرماگانمە ئەوە لەگەی زانیە کە پەیوەندیەوەی نییە ئەوەی تر وعدمدایە جەرسەی دووەم دەست پێ بکەمەوە پێشبینی دەکەی ئەوەی جەلسەی دووەم چەند لە تقریبا 35 و ئەوەی سووداندێت چەند بوون 48 ملیۆن و 700,000 بە قەلەم و دەفتەر بێجگەلەوەی 5,000 و 10,000 و عالم حساب نەکردیە و دووەمیش ئێستا من ئەوە نمونە ئەوە سەرپێین ئەوانە حساب ناکەم کامە دەوێ ها ئێستاەوە هەسپی بتەوە 2022 نازەم چەند ئەوانە هەموو لەگەلدا ئەوانە هەمووی ئەوە دەکەم ئێستا من نمونەوە لێرە 450,000 تەمەشایەوە ئەوە لەگەدانەوە جەرسەوانە هەموو لەگەدایە لە وەزبەی دەیان پێ دەیەوانە ئەوەش هەمووی کامل یاگازات هیچ کەسێکگە یانی لە ڕێی پایتەخت میدیا ئەو مژدەی پێ ڕابگەینێ بڵێ لێ خۆش بوومە و قەرزەکە ئەگەر پێیان زۆر نەفەر بە زۆکی بلێ ئێستاکە کابرەنەوە ئەوە بکاتن نەگە احتیادیە حەزەکەیەگە دەری ئێستاکە 100 ڕقم پێ تەلەفۆن لۆ دەکەم لە بەرامبەر دێرێمێ کاکە من لێت خۆش بووم ئێستا ڕقمەیە تا پەیوەندی پێوەکەی لە ڕێگای پایتەختەوە هەیە زۆرە ئێستا لۆی دەکەم ئەوە ئەگەر ئەوەش بکاتن بەبێ جیاوازی بوو ئەوەی کردێت
ئێستاکە بە ئەوچوبە بکەمە خارجی کاکە کوی باشی چای منی کاکە من لێ دوونێکەوە دەفتەری قەرزەکانم هەموو سووتان ناوی توش تێدایە لە ئێستاوە من گەردەنتم ئازاکە گەردەن خۆش و ئازابیتم چای منی ئەمنیش مەمنونم کاکە چای منی چاوەکەمی سەرچاو ئەوە تا ئێستاکە کابرا ئێستاکە یعنی وشی بلێ حەسابکە ئاوەش لەوەیدا ڕاست قەلبیکەنەوەی خەڵک چی بوو کاگە ئازاد نامە و شتە زۆر یعنی بێغەش پیشاندا نامە پیشانتمدا کە چ نامەکە هاتی یەک لە دوێکی لێدا ئەمە لە ناو تەمەشاوەمان دەکرد 4 دانەی کە داهات 5 کە داهات یعنی تەمەشای کە هەموو چیان دەنووسی و چیان دەگوت کە ئەوەی قەرزار بەوەی قەرزارش نەبوو یعنی حتا دایرە ئەمنیەکان دایرەکانی کە هەموو گەلێکیان تەلەفۆنیان لێ کردم دەستخۆشیان لێ کردم گوتی حەز دەکەی بێ ئێرکانە بدوینین ینی شتێکی کەم نییە لۆ من تەمەشایکە ئەمن هیچم لێ نەهات بەس لۆ ئەو نەپەرەکەیت کە گەلە زۆرە هەیە شەرم لە خۆی دەکات یعنی تەمەشا دەکەی کابرا سوێن بەو خوای لە مەطعەمی نایەتەکە من نای نەخواردیە نەفەریشوت و داوەتی کردی گوتی کاکە ناچمە وێندەری لەبەر چێ بەوی نەگوتیە بەخوای لەبەر قەرزاری من بە گوتی نەوەک بچمە وێندەری ئازاد بەم برێتن سوێن بەو خودای نەفەری دەناسم 2 ساڵە قەرزارمە بۆ فەرعیدانە هاتیە لەبەر ئەمن بەو دویدا دەڕاتە ئەو دوی لەبەر ئەم بێرکاندا نایەتەن ئەمە لێرەوە پێی دەرێم کاکە گەردەنی خۆش و ئازابیت ئەگەر هەر پێویست بێ بابێ دەیدەمێ بە قورعان بەخوای دەیدەمێ چای منی بە ڕێزی کاگوتان چای منی بەڵێ بینەرانی پایتەخت میدیاەوەی بینیتان ئازاد بۆتانیە خاوەنی چێشخانە و مارکێتەشە هەستاوە بە لێ خۆشببوونی قەرزێکی یەکجار زۆر وەسووتاندنی دەفتەرەکانی قەرز.